ئوسامەی کوڕی زەید صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم گوێ بگرن ئازیزەکانم مسلمانە بەڕێزەکان ئەفەرمێ يؤتى بالرجل يوم القيامة فيلقى في النار زەلامێک ئەهێنن لە ڕۆژی قیامەتە لەسەر سەری جەهەنەم و فڕێدەنە ناو ئاگری جەهەنەم خوا ئەزانێت چەند ساڵ لەبانەوە ئەکەوێتە خوارەوە کە ئەشکەوێتە خوارەوە فتندلق أقتاب بطنه بە یەک جازگی ئەدڕێ و چی ڕیخۆڵە و مەعیدە و هینی یەکشتێکەوێتە بان ئەو زەویە و بە دەوری خۆیان سوڕە خواتەوە فيدور بها بە دەوری ئەو ڕیخۆڵەی خۆیان دێت و ئەڕوا كما يدور الحمار بالرحى وەکو چۆن جاران گوێ درێژ بە دەوری خەرمانە گێرەیەکت بەو شێوازە ئەوانیش بە دەوری ڕیخۆڵەی خۆیانە گێراکەن فيجتمع إليه أهل النار خلقي آغري جهنم دين للاي خرابا فيقولون بي ألين يا فلان مالك أي فلان كس أما تشيته ألم تكن تأمر بالمعروف أي باشا تو نبوي بخلق أدود خلقي نتشعك بن خلقي نوابا وتنهى عن المنكر وبخلقي أدود خرافة مكان فيقول بلى الله بلى قد كنت آمر بالمعروف ولا آتيه أمرا بچاك أكرت بلام خوم جاب جمنا أكرت وأنهى عن المنكر وآتيه وخوم خرا أمود خلقي نخرافة مكان بلام خوم يكم كس أمكرت أم حديثيك عرزتانا كم أما بخاري أي جريتو للجمارة 8098 وإمام مسلمش لجمارة 2989 خۆشەویستەکانم کابرایەک ئەڵێ زانایەکە زانایەکی سعودی ئەڵێ معرەزێکی خادیمی حرەمەینی شەریفەین مەلیکی سعودیە لە وڵاتێکی ئەوروپیا معرەزەکەمان کردوبەوە بۆ جوانکردنی ئیسلام و بانگەوازکردنی خەڵک بۆ لای ئیسلام معرەزێکە بزانم بە وێنەیەوە بە هەندێک شت ئەڵێ کابرایەکی ئیسکۆتلەندی هات بۆ لامان کابرای ئیسکۆتلەندی کابرایەکی مسەقف دیار بوو هات تەماشای معرەزەکەی کرد و ئەوانە ئەم زانایەیش چوو بەدەمیەوە وتی فەرموو ئەمرێکت هەیە پرسیارێکت هەیە شتێکت هەیە وتی نانا هیچ پرسیارێکم نییە وتی بەس من سەیرم لەوە دێ عەجایبم لەوە دێ ئەوەی من بیستومە و خوێندمەتەوە و دراستم کردە دەربارەی ئیسلام زۆر جوانە بەڵام ئەوەی لە ئێوە ئەیبینم لە ئێوەی مسلمانە هەموو شتەکان پێچەوانەیە ئێوە قەومێکن درۆکەن ئێوە قەومێکن گوێن ئەدەن کە ئەمانە هەمووی قەدەغەی لێکراوە لە ئیسلامە ئێوە قەومێکن دزیەکەن ئێوە قەومێکن ڕێز لە کات و وەقت ناگرن ئێوە قەومێکن یەکتری فەزحەکەن ئێوە قەومێکن حەز لە فەوزا و لە غەیر نیزام ئەکەن حەز لە ڕێکخستن و نیزام و یاسا ناکەن ئێوە قەومێکن یەکتری بەکەم ئەزانن ئێوە قەومێکن عنصرین ئەم تایفەکە قینی لەو تایفەکەیە و ئەمە کە خۆی بەبەرزتر ئەزانێ و ئەم قەومەکە خۆی لەو قەومەکە بەبەرزتر ئەزانێ ئێوە قەومێکن پارەی یەکتری بەناحەق ئەخۆن ئێوە قەومێکن اهتیمام و گرنگی بە پاکێتی نادەن ئێوە قەومێکن دەوڵەمەندتان خۆشەوێ و ڕێزی لێ ئەگرن بە چاوێکی کەم و کورتیەوە تەماشای فەقیر و هەژارانەکەن ئێوە قەومێکن یاسا لە ناوتانە بەسەر کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژارە جێبەجێ ئەکرێ کە ئەربەدەستان و دەسڵاتدارانتان لەسەرەوە یاسان و یاسا لەسەریان جێبەجێ ناکرێ ئەڵێ من نەمەزانی چی بڵێم بەم پیاوە زۆر واقم وڕما و تەماشام کرد ئەڵێ وتی داوای لێبوردنەکەم هەستەکەم یعنی وەکو بێتاقەتم کرد بەڵام ئەمە حەقیقەتە بێ بیزانن پێویست بەم معرەز و پێشەنگا و ئەم شتانە ناکە ئێوە ئەگەر ئەو دینەی هەتانە کە دینێکی جوانە لە خۆتانە جێبەجێ بکەن ئیتر هەموو خەڵک شوێنتانەکەوێ هەموو خەڵک حەقیقەت و ڕاستیەکەی بۆ دەرەکەوێ خەڵک بە قسە ناخەڵەتێ خەڵک بە پێشانگا ناخەڵەتێ خەڵک عەمەلی گەرەکە کە تێیتە سەر واقع کوا ئومەتی ئیسلام کوان کامە ئومەتی ئیسلامە بەس زوان بەس بە زوان ئەمە ئەو ئومەتەیە کە خوا داوای لێەکە هەموو جیهان ئیسفادە لە علم و زانستەکەی بکە وەکو کردی لە پێشە بەس ئێستا نازانم باسی چیتان بۆ بکەم ئومەتی ئیسلام دەرزیەک ناتوانێت دروستکە هات دەرزی ئومەتی ئیسلام ناتوانێت دەرزیە دروستکە
ئەو کەلوپەلەی ها لە بەرمانە هی ئێمە نییە، ئەو سەعاتەی کە لە دەستمانایە هی ئێمە نییە، ئەو مۆبایلەی کە ها بە دەستمان و هی ئێمە نییە، تەنانەت دوور لە ڕووی جەنابەتان پێڵاوەکانی پێشمان هی ئێمە نییە، هیچمان هی ئێمە نییە، ئەم مایکانەی ئێمە نییە کە قسەی پێکەین، ئەو کامیرە کە وێنە ئەگرە هی ئێمە نییە. چی هی ئێمەیە؟ بەس پرسیارەکەم چی ئومەتی ئیسلامە؟ ئەمە ئەو ئومەتەیە کە خوا داوای لێ ئەکا هەموو سەرزەوی ئاوەدان کاتەوە بە خێر و بەرەکەت بەداخەوە. ئەمە ئەو ئومەتە نییە. داواکارم خوای ئیسلاحمان بکە، خوای هیدایەتمان بدەی، خوای لەوانە بین کەوا عەمەل و گفتارمان وەکو یەکوا بێ. یا ڕەبی خوایە هەرچی ئەیڵێن بتوانین جێبەجێ بکەین. یا ڕەبی ئەو قورئانەی کە ئەیخوێنینەوە چی تایە جێبەجێ بکەین، عیبرەت و پەندی لێ وەربگرین، ئەو سونەتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکەین، ڕێبازەکەی بە جوانی جێبەجێ بکەین. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی.